سلااو هاوڕێن ئەمڕۆ باسی فیلمێک دەکەم کە ساڵی پار دەرچوویش فیلمی تۆپگەن ماڤریک تاوان تۆپگەن فیلمێکە تا بڵێ خۆش و تایبەت و جیاوازە بەڕای من کات خۆی بەشی یەکەمی غەڵەت نەبم نیەتی هێشتایەکان کە دەرچووە ئەو بەشە تازە دوای نزیکەی 15-20 ساڵ چەند ساڵێکە دەرچوو بۆ شەرتی پارەیەکی زۆر خەیاڵی ئیشی کرد بۆ شەرتێککە ئێستا بڵێنەڵین سینەما بەتەواتی ئیفلیس بووە تاکە چەند فیلمێک هەیە کە لە سینەما ئیش دەکاتم پارێکی باش پیادەکە فیلمەکانی سوپەر هیرۆ لەگەڵ فیلمەکانی سکوێل و پریسکوێل و ئەوانەی کە پێشتر کۆم بووە و دووبارە بەشی تازی بۆ دروستەکەن و یان فیلمەکە ئەنیمێشنە دەیکەنە لایڤ ئاکشن یان فیلمی ئێکستریملی خەوف و ئەو شتانە دەنا فیلمێکی باش و فیلمێکی تروستۆری یان دراما بە هیچ نەوعەک لە نەوعەکان سوروایڤ ناکە ناتوانانی بژێتن لە سینەما ئەویش دەگەڕێتەوە لەبەر چەند هۆکارێک ئەویش هۆکارێک یەک لە هۆکارە سەرەکیەکان ئەوەیە کە هەبوونی ئەو هەموو پلاتفۆرمە دیجیتاڵانەی کە وەکو نێتفلیکس و دیزنی پلس و HBO Max و هەرموو ئەو پلاتفۆرمانەیە کە لەلایەن خۆمان لە ماڵ بەردەستە من کە یەکێکم شێتی فیلم و زنجیرە و سینەما ئەوانم باوەڕکەن ئێستا زۆر بە کەمی دەچمە سینەما حتا کە فیلمێکی تازە زۆر دەچیتن فیلمەکە سوور دەزانم دوای 2 مانگ یان دوای 45 ڕۆژ دێتە یەکێک لەو پلاتفۆرمانە و پلاتفۆرمەکەم هەیە لە ماڵەوە خۆم بە ئیسراحەت بە شەو بە ئیسراحەت بە پاڵکەوتن بە هەموو نوعاک سەیری فیلمەکە دەکەم کەی مەجالم هەبوو کەی تااقەتم هەبوو کەی جە و مودی ئەو فیلمەمە بوو تەماشا دەکەم تاکە کەس کە دەیەوێت زڵدی ئەو قاعیدە بی ئەویش تۆم کروزە لەبەرەوەی تۆم کروز عاشقی سینەمایە تۆم کروز تاکە کەسە کە بەتەسەوڕ من ئێستا لە هۆلیوود بە هەموو شێوەیەک لەگە کریستۆفەر نۆڵان دژی ئەوەنە کە فیلم لەسەر ئەو پلاتفۆرمانە پەخش بکری ئەو هازوو یان ئەسڵم پەخش بکری ئەوان لەگەڵ وینە کە شاشەی گەورە کە سینەمایە هەروە خۆی ببینێتەوە خەڵک بە بەردەوام بۆی بچی چکە ئەوەی لە سینەما ئەو ئەکسپریەنسە و ئەو تەجروبەی دەبینی لە ماڵ بە هیچ شێوەیەک لە شێوەکان بەو شێوە نایبینی ئیتر بۆیە بڕیاریدا تۆپگەن ماڤریکی دەربکاتن تۆپگەن ماڤریک بە هەموو شێوەیەک لە شێوەکان فیلمەکە خۆی فیلمەکە پێشتر بە شیتری هەبوو ئێستا بە شێوەیەکی تازە مۆدرنانە فیلمەکەی دەرکردیە زۆربەی دیمەنەکان و سینەکانی بەڕاستی تەسویر کراوە و خۆشی بەڕاستی تیارەکەی لە خوڕیەوە بە تیارەی ئەفو بە کامرە ئایماکسیش کە لە تیارە بەستراوە ئەو دیمەنە زەحمەتانە تەسویر کراوە هەمووش بە کامرە ئایماکس ئەو لەوەی دەکاتن کە ئەو کەسە بەتەواتی پێشانی مەدا ئەو بەتەواتی عاشقی ئەو هونەرێ عاشقی ئەو سینەمایە کە حەزی لێ نییە بمرێ بڵێن و نەڵێن سینەما بەرەو مردن دەچێن بە مقارنتن پێشتر لەبەرەوەی ئێستا و پلاتفۆرمەکە ئێستا بۆ نمونە فیلمی جۆن ویک یەکسەر دوای چەند ڕۆژێک لە سینما بڕیاریان داوتیان یەکسەر بە نوسخە دیجیتال بەردەست دەبێت هەروە فیلمی سوپەر ماریو کە نزیکەی 100 ملیارێکیشی کرد یەکسەر بەردەست بوو هەروە فیلمی تر زۆر ئەو فیلمانەی دیزنی پلس هەموو فیلمەکانی مەسەلەن سوپەر هیرۆ دوای چەند ڕۆژێکی تر یەکسەر دێتە پلاتفۆرمی دیزنی پلس و وەک پێم وتی تاکە دوو کەس کە بەڕای منە تا ئێستا کە هەوڵی ئەوەی بدەن و ئێستا لە ناو ئیندەستریەکی بەتەواتی ئیش دەکەن نەفەری تر هەیە بەس ئەو دووە ئەویش تۆم کروز و کریستۆفەر نۆڵانە ئێستا بۆ نمونە فیلمی ئۆپنهایمەر کە لە مانجی حوتی ئەمساڵ دەردەچێتن من ئەو فیلمە بەتایبەت بۆی دەچمە سینەما ئەو هیچ مەزالی ترا نییە بۆیە یعنی ئەو هەست و سۆز و شەغەف و پاشنە نەمایە خەڵک وەکو جاران بڵێ فلان فیلم دێتە سینەما من یەکسەر بۆی ڕابکەم بچم لەبەرەوەی تەحمل ناکەم چاوەڕێکم لەبەرەوەی فیلمی باش نەمایە و فیلمەکانی زۆربەی دووبارن فیلمەکانی زۆربەی لە چیرۆکی کۆن وەرگیراون فیلمەکانی زۆربەی بەشی فیلمی کۆنەکانی ترێن دووبارەیان کردوتەوە ئیلا فیلمەکە فول ئۆرجینال بی ینی ئۆرجینال سکرین پلی بی ئۆرجینال ستۆری بی تۆ و فیلمەکەش ڕێتینگی بەرز بی و ڕڤیو لەسەری باش بی ئینجا خەڵک بۆ شێوازە دەسێتە سینەما ئێستا بۆ نمونەوە فیلمانێکە من زۆر حەزم لێ ئێستا بۆ نمونە فیلمی فلاش تازەی دیسی من زیاتر عاشقی دیسیمە بە مقارنە بە مارڤڵ و بەبێ کورو دەچم لە سینەما سەیر دەکەم فیلمی ئۆپنهایمەر ئەوە فیلمێکی تر لەوانەیە لە ئێستاوە تا کۆتایی ساڵ بە هەموو 6 فیلم 7 فیلم وام لێ بکە یەکسەر بەبێ یەک و دوو ئەو دەقەی دەرچوو یەکسەر من بڕیاردم بچمە سینەما بەس جاران 4-5 ساڵ پێش ئێستا هیچ وانە بوو لە ساڵی لەوانەیە 20 فیلم 25 فیلم بە هەموو شێوەیەک لە شێوەکان تۆ بڕیاردا بوو کە بچێ سینەما سەریکە و بێزگەلەوەی فیلمی تریش هەبوو لەو بینەی دەدوت با بچم تاقیکەمە بزانم خۆشیان ئێستا ناوێتی تاقیش کێوە لەبەرەوەی دەڵێ کاتەکەم بەفی ڕۆدەسی ئەوەندە بڕۆدابنیشە لەسەر کورسی فیلمەکە خۆش دەرناچی یان فیلمەکە ئەوەیە ئیتر بۆیە بەڕاستی سینەما لە مەترسیدا و تاکە کەسیش وەک پێم وتی ینی پارکە هەوڵیدا ئەویش تۆم کروز بوو کە فیلمی تۆپگەن ماڤریکی بینی بەداخۆ من لە سینەما نەمبینی فیلمەکە
بەس ئەوەی لە سینەما دیتبووی خاستن ئەوی لە ئایماکسی دیتبووی لە دەروی وڵات هەموو یعنی دیاوت شتەکە غێر طبیعی عجایبە بۆیە هیوادارم ئەو نوع کەسانە وەکو تۆم کروز بەردەوام بن لەوەی کە فیلمی دروست بکەن بە هەست و سۆز و چێژێکی جیاواز تەماشای بکەی لەبەرەوەی فیلمەکە بە تایبەتی زۆر تایبەتە و زۆر جیاوازە شایانی ئەوێ بچی لە سینەما بیبینی هەموو کاتی خۆتی بۆ بکوژی و یەک دقەش تاوەڕێنەکەی بەردەست بێ لە پلاتفۆرمێکیان بە نوسخەی پایرسی داونلۆدیکەی بە تەلەڤیزیۆن سەری بکەیت. ئەوە پۆینتەکەی منە بەڕای من لەسەر تۆپ گەن ماڤریک کە پار دەرچوو. من باس فیلمەکە ناکەم، نازم ئێوە ئەگەر ڕێیترتان هەیە ئەگەر شتی تر هیوادارم لە کۆمنت بینووسن و زۆر سپاس بە هیوای ڤیدیۆی تازە.